بڵای بکەنەوە با لایەنی پەیوەندیدار ئاگادار بێت. ئەوەش ساحەی 11ی دارەتووە، یاریگای گەورەی دارەتوو کە ببینن چی لێ هاتووە. تەماشا ئەو هەموو بەرد و دار و پیسی و کلێنس و دەبە و پەڕۆک و ئەو هەموو شتێک تێدایە. ئەم ساحەیە چەند مانجێکە داخراوە بە هۆکاری کێشەیەکی بە هۆکاری کێشەی حرەسەوە. ئەم هەموو فەریقە لە دارەتوو بێبەش بوون بەهۆی کێشەیەکەوە کە لایەنی پەیوەندیدار ناتوانن ئەو کێشەیە حەل بکەن. یاریگای 11ی دارەتوو مەستەبە 100 ملیۆن دیناری لێ مەسرف کرایە. شەوان مەجموعە گەنجێک دەکرێت بڵێم گەنجیش نین، هەرزەکارن، منداڵن، لەسەر ئەو مەستەبەیە ئاگر دەکەنەوە شەوان کە ئەو مەستەبەیان عەدم کردیان. ساحە قەپات کرایە، مەستەبەکەژەو هەبێ ساحێبە، ساحەبێ ساحێبە حسابکە. ئەو مەستەبەژەو هاوێران کرایە، ئاگری لەسەر دەکرێتەوە جێی دانیشتنە.